زۆربوونی ماتۆرسکیل لە هەرێمی کوردستان بە جۆرێکی لێ هاتووە بەڕێوەبەری ڕاگەاندنی هاتوچۆی سلێمانی دەڵێت لە کۆنتڕۆڵ دەرچووە. هێنانی ماتۆر بە قاچاغ پێویستە کۆنتڕۆڵ بکرێت و وەزارەتی ناوخۆ چارەسەری کێشەی ماتۆرسکیل بکات. سنوورێکی کراوەمان هەیە، ناکۆنتڕۆڵکردنێکمان هەیە لەوەی کە ئێمە لەم لا ماتۆرسکیلەکان دەگرین لەولاوە بە شێوازێکی نایاسایی و نادروست و لە ناودووکەوانەدا کە دەستەواژەی بە قاچاغ هاوردەوە یاخود دێنە ناو کوردستانەوە. ئەمە یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکان. بەڕێز وەزارەتی ناوخۆ ئێستا لە قۆناغیەوەدا تەنانەت خودی یاسای هاتوچۆ تعدیل کات و سیاغی بکاتەوانێ و زۆر کەلێن هەیە ئێمە دڵنیای لێوەی پڕ دەبێتەوە، بەڵام پێویستمان بە هاوکاری یەک دام و دەستگاکانی ڕاگەاندنە کە تەرکیزێکی زیاترکەن و ئەم ڕەفتارە بکەنە ڕەفتارێکی ناشایستە و بە عیبەکردن یەک لە وەکو کەلتورێک. کاتێک کە تۆ ئەم ئامارانە دەخوێنیتەوە دەزانی قەبارەی ئەو مەترسیە چۆنە. یعنی هەر تەنها لە ساڵی 2020 بەڕێزان 17 گەنج بە ڕووداوی هاتوچۆی گیانی لەدەستداوە تەنها لە پرسی ماتۆرسکیل بەڕێزان. ڕۆژانە چەندان ڕووداوی هاتوچۆی ماتۆرسکیل ڕوودەدا و قوربانی لێ دەکەوێتەوە. تەنها لە ساڵی 2020دا 17 کەس بە ڕووداوی ماتۆرسکیل گیانیان لەدەستداوە. تەنها لە سەرەتای ئەم ساڵەوە 300 ڕووداوی ماتۆرسکیل، لە ساڵی ڕابردووش 800 ڕووداوی ماتۆرسکیل لە نەخۆشخانەی شار تۆمار کراوە. یەکێ لە پرسەزەکەکان کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ڕێژەی مردن لە شاری سلێمانی و ڕێژەی پەککەوتن و زەرەردان لە جەستەی مرۆڤەکانەیە، کاتوانین بڵێن یەکێک لەلایەنە گرنگەکان بریتیە لە ڕووداوەکانی ماتۆرسکیل. ئەوەی کە منەمەوێت لێرەوە ئاماژەی پێ بم، ئێمە ساڵی پار بە تەنها ڕووداوی ماتۆرسکیل کە لە نەخۆشخانەی شار داغڵ بۆ چارەسەر کراوە سەر و 800 ڕووداو بووە کە نزیکەش 5 کەس لەمانەوە فاتیان کردووە. لەم ساڵدا تا ئێستا تا مانگی 4 بڵین تا 24 تا ئێستا 300 ڕووداوی ماتۆرسکیلمانەیە کە بەڕاستی ئەم ژمارەیە زۆر زۆرە. ئەمە دیارە ئەو ماتۆرسکیلانەیە کە پێویستیان بە چارەسەری تەندروستی هەیە بە شێوەیەک لە شێوەکان زەرەر بە جەستەیان گەیشتووە و ڕوو لە نەخۆشخانەی شارەکەن. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 10,000 ماتۆرسکیل هەیە و لە ساڵی 2012شەوە بە بڕیاری وەزارەتی ناوخۆ پێدانی مۆڵەت بە ماتۆرسکیل ڕاگیراوە. ناوەندێکی فرۆشتنی ماتۆرسکیل داوا لە وەزارەتی ناوخۆ دەکات کێشەی ماتۆرسکیل بە یاسا چارەسەر بکات. ڕقم بکاتەوە بیکا بە یاسایی لە هەموو وڵاتێکە. لە وڵاتی وەکو ئێرانە هەر 3 نەفەر و 1 ماتۆری بەرەکەوێت، لە وڵاتێکی وەکو سینە هەر 1 نەفەر و 1 ماتۆڕنی بەرەکەوێت. ماتۆر زۆرە بەڵام بە یاسا ڕێکیان خستووە. پێم وت ئەگەر یاسایی بێ و قانونی بێ خەڵک نایە ئیشی نایاسایی ناکە. هیوا هەیە 3 ماتۆری گیراوە لە داخی ئەوەی کە 3 ماتۆرەکەی گیراوە لە بەڕێوەبەرایەتی دەسەگرێ بەسەریا و پانەکرێتەوە هەڵە 3 ساڵان ساقی کوونەکە دەستکا بە خەڵکی ئاچکردن. ئێرە گەراجی دەست بەسەراگرتنی ئەو ماتۆڕانەیە کە مەفرەزەکانی هاتوچۆی سلێمانی دەستی بەسەردا دەگرن. لە چەند ساڵی ڕابردوو 4465 ماتۆرسکیل دەستی بەسەردا گیراوە و بە بڕیاری وەزارەتی ناوخۆ تەلەف کران و بە ئاسن فرۆشراونەتەوە. بەڵام کێشەکە لە سنوورەکانەوەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە و بەردەوام لە سنوورەکانەوە بە پارچە هاوردەی هەرێم دەکرێت و بە هاوڵاتیان دەفرۆشرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.